بەناوی خدای بەخشندە میهرەبان سڵاوتان لەوێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە لە شاشەی پەیامەوە ڕاستەوە خۆ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک واتە دوانگەی ئێوە بەڕێزان تەوەری ئەم جارمان باز لە گەرمترین پرسەکەین لە هەرێمی کوردستانە باز لە ڕیفراندۆم دەکەین کە ئێستا بۆتە جێگەی باس و خواست لە نێو هاوڵاتیاندا لە نێو میدیا کوردیەکان تاروە لە وڵاتانی دەرەوەش دەپرسین ئایا زەمینە خۆشکراوە بۆ ڕیفراندۆم کە قەیرانی تر دروست نەکا بە وڵاتیان ئایا ڕیفراندۆمەکە ئێستا قەیرانی زیاتر ناکا بە وڵاتیان قەیرانی زیاتر دروست ناکا بۆ هاوڵاتیان بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی سەرنج و بۆچوونی تێبینیەکانتان بۆ ئێمە بنێرن هەروەها دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەیە پەیوەندیان پێوە بکەن ئێمە ئەوە پێکەوە گفتوگۆکەین هەروەها دەتوان لە ڕێگەی سکایپەوە بە ڤیدیۆ سکایپ پێکەوە گفتوگۆیە دەکەین لە بارەی ئەم پرسەوە با بزانێکین هاوڵاتیان ڕێیان چییە هاوڵاتیان چی دەڵێن لەسەر ئەم پرسە کە زیاتر پرسێکی ناوخۆیە دەبێت زەمینەسازی بۆ ئەوە بکرێت کە قەیرانی زیاتر ڕوون نەدات ئیسە قەیرانی موچە هەیە و قەیرانی زۆر کەمی خزمە گوزاریە کاتێک کە تۆ باز لە ڕیفراندۆم و دەوڵەتی کوردی دەکەی بێگومانەمە پەیوەندی بە وڵاتانی دراوسێتەوە هەیە ئەگەر خوا نەخواسەوات و وڵاتێکی دراوسێت مەسەرەن ئاوەکەی لێگردیتەوە یان مەرجێک لە مەرزەکانی داخست بە ڕووتە یعنی بێت پلانە بۆ ئەمە هەبێ چی کراوە بۆ ئەوی کە ئەمانە ڕوونەدات دوای ڕیفراندۆم قەیرانی زیاتر ڕوونەدات کە ئێستا وەکو دیارە قەیرانێکی زۆر لە هەرەمی کوردستاندا هەیە هاوڵاتیان گیرۆدەن بەدەستیەوە چین لای پەیوەندێکی تەلەفۆنی کاک ئارام لە فەرموو کاک ئارام کاک ئارام بەڵێ گوێم لێت سڵاو کاک ئارامیان سڵاو کاک ئارام ئایا زەمینە خۆش کراوە بۆی کە دوای لە کاتی باسکردنی ڕیفراندۆمدا قەیرانی زیاتر بۆ هاوڵاتیان دروست نەکرێت بەڵێ من پێم باشە لەم حاڵەدا لەبەرەی کاتێکی زۆر گونجاو ڕیفراندۆمەکە بگرێت و دیارە سەرکردایەتی کورد بە هەموو حیزبەکانەوە هەڵی وەشیان ناوە زەمینی بۆ خۆشکرێت بەڵێ لە ڕووی با بڵێن ئەوەی کە چەند وەخت پەیوەندیشی باشیان لەگەڵ دراوسەکان هەبوو ومان لەگەڵ عێراقا زۆر غەڵەتە بۆی کە زمانیە مانەوە لەگەڵ عێراقا جاری تر 8 ساڵ شەڕی ئێران و عێراقمان پێ بکاتەوانی و تورکیش ناچار بێت پێوە بگلێ یا خۆت بە حەزی خۆی کۆی داگیر بکات و کۆی داگیر بکات و دوایی فترەیەکی زۆر کرێتە ژێربەندی حوتەوە و حەساری کرێتە سەر کوردیش حەساری کرێتە سەر ئەمە چێ لە چوارچەوەی عێراقەیە بۆیە باشترین شت بەلای سەرکردایەتی کوردەوە و بەلای ئەوە لە عێراق دوورکردەوە چکە تا لە عێراقەوە دووربی لە خوا سپاس بۆ کاگەرام لە سلێمانیەوە گەڵمانەبووی کاگەرام گیان سپاس بۆ پەیوەندیەکەت ئەچمە لای کاک کۆسترت هەر لە سلێمانیەوە کاک کۆسترت فەرموو باشتر بۆ جەنابەت کاک کۆسترت بە ناوی خۆم هێزەکانی پێوەمان پێوەست خۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم کاک کۆسترت گیان وەڵی خۆی هیچ کەسێک پێی ناخۆش نییە ینی خەڵک دەڵێ ڕیفراندۆم دەکەن یان خەڵک هەموو پێی خۆشە ینی سەر بە خۆمانەوەی پاسپۆرت و خۆمانە کاک کۆسترت ئایا زەمینە خۆش کراوە بۆی کە لە کاتی کرد ئەنجامدانی ئەم ڕیفراندۆمەدا قەیرانی زیاتر ڕوونەدات وەڵی ئێمە بۆ خۆمان لەجەت هەینەوە ئەزانین یعنی ڕۆژ بە ڕۆژ فشارەکان بۆ سەر پێشمەرگە زیاد دەبێت ڕاستی یعنی هیواداری لە کاتی تنگانەشە ئاوا پشتمان بگرێت یعنی ئێمە و هەموو قوربانی و شەهیدەماندایە بۆ ئەومان نەدایە کە خەڵک بێتە سەعازرێکی وایە حتمما بۆ ئەوماندایە کە کیان و دەوڵەتێکمانەوێت کە بە خۆشمان نەکاکردنەوەکانمان با دەوڵەت بینێ بەڵام دەوڵەتێکی وا بیتن خۆخۆر نەبین یعنی ئەمە لێرە ڕاستین لە بنی دنیای گلەیی لێک بکەین شتی وا مەحموولە دەبوایە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی وەکو برا گەورە وەکو کەسایەتیشی یعنی ناودار بە شخصی خۆی سەردانی بەڕێزان ئوستا عەلی باپیری بکربایە سەردانی گۆڕانی بکربایە سەردانی حزبی شوڕیانی پێ گەورە دەبوو بە قەناعەتی من پێ گچکە نەدەبوو یعنی ئەمە هەموو شەهیدەماندایە پێویست ناکە ئێستا لەوانەیە من بە قەناعەتی خۆم دەڵێم ئەو دەوڵەتە لەوانەیە احتیمالی سەرۆکیش بەجددی نەبی یعنی ئەگەر واقعی بین چەند دەوڵەتەکە زەختی لێ بکات بەڵێ کاکۆسترت ببوورە پەیوەندی ترمان لەگەڵایە دایکی محەممەد لە قەڵاتجێەوە فەرموو دایکی محەممەد
باوکی محەممەد ببورن. الو باوکی محەممەد فەرموو. السلام عليكم عەلەیکوم السەلام ورحمەة الله. ماشي دەست خۆش دەکەم بۆ هەڵبژاردنەی تەوەری بەرنامەکە. زۆر سپاس دەکەم. ڕاستیەکەی ئەوەیە ینی ئەنجامدانی ڕەشادم خەیران دیکە زیاد ناکات خۆ لە کوردستان خەیران زۆرە دەی خەیش دەکەم مادەم لە پێناو سەر بخۆی باو خەیرانشی بێتە گەڵێت چی تدایە هیچ شتێک نەبوو بەبێ ئێمە چەند ساڵە خوێن دەڕێژین چەند ساڵە ڕۆڵەمان دەبەخشین دەی باشە باوەشی بێتە گەڵە باو خەیرانە زیاد بە خەیش دەکەم مادەم لە پێناو سەر بخۆی براکەم دەست خۆش بێت. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە قەڵات جێەوە سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی محەممەد ماڵە بەڕێزان ئەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کێمان لەگەڵا کاک ئاواتمان لەگەڵ لە سلێمانیەوە کاک ئاواتیان فەرموو. کاتۆ باش بەڕێز باشتر بۆ بەڕێزت دەستخۆشی بەرنامەکە ولیەکەم زۆر سپاس دەکەم کاک ئاوات. سەری بەرنامەکە و ئایا دەڕێکخاندۆ قەیرانی زیاتر بە کوردستان دروست ناکات. من ئەتوانم بەڕاستگۆیی جوابنەوە. من ناڵم دروستی ناکات دروستێکە بەڵام لە دواییدا ئەتوانم بڵێن کوردستان ژیانێکی زۆر خۆشیەوە چونکە ئێمە دەوڵەتمان ئەوێ بەڵێ دەوڵەتمانەوێت بەڵام ئەبێت هەمووی نەتیجەکەی کەین چونکە ئێمە دەوڵەتمانەوێت وە دڵنیاش دەکەمەوە ئەگەر قەیرانیش بە قەیرانەکە لە دوو ماوەی زیاتر ناخایەنێت دڵنیاش دەکەمەوە زۆریش کوردستان تا خۆشترەوێت کاکە گیان لەسەرمە ئەوانە کاڵێن نا بۆ ڕێفراندۆم ئەوان خۆیان نازانن بۆچی وە ئەڵێن چونکە ئەم وڵاتە ئێمە لە عێراقا گیرمان خواردەوە تا ئەما حەکیم هەڕەشەمان لەکاڵە حەزی شعبیە مەسەلەن ئەو ناتوانێت بەڵێ کاک ئاوات پێ دوایە ئێستا زەمینەسازی کرابێ بۆی کە قەیرانێکی تری هاوشەوەی بێموچەیی دروست نابێتەوە ئێستا خۆمان لە قەیرانان یعنی پێ دوایە جارێکی دیکە قەیران دروست نابێتەوە ئێمە هەرێمێکین لەم هەرێمەدا قەیرانی داراییمان هەیە قەیرانی ئابووریمانەیەکە ڕەبتی بۆیە قەیرانی بێئاویە بێکارەباییە یعنی پێ دوای نییە ئەم هەرێمەمان ئێوە بۆ بەڕێوە نابرێت جا نۆبەی دەوڵەتە ینی برێ بەڕێزم قەیرانی دارایی سەوەر سەرکی تۆ قەیرانی دارایی و بێموچەیی ئەمە هیچ پەیوەندی بە بەختاوە نییە چونکە خۆمە 5 ساڵی شتێک دیناری کەوتەمان دیناریکە لە بەختاوە بۆ ناتۆ هەمووی بەنەوتی خۆمانە بۆ ڕەباموچێشەکەین دیناری لە بەخاوە نەهاتوە هەمووی حوفەت هێرمی کوردستان بۆ خەڵکی کوردستانی پیا کردو ئەگەر بەخساڵیش بێ حوفەت هێرمی کوردستان پیا کردو جا خۆ دینارێکە لە بەخا ناتوە منیش ئەڵێم خەڵک ناڕازیە خەڵک پڕا پێشەوەی ڕەفراندۆم بکرێت ئەبێت گۆڕان و کۆمەڵیش هەرچۆنێ بەڕازی بکرێن ئەوانیش بێنەوە کۆمیتەکەەوە هەمووان بێکۆ بکەین بە پێشەوەی ڕەفراندۆم کرێت دڵی خەڵک خۆش بکرێت منە کۆلانگرێک بازی وەگەرە کوردستان ئەبێت دڵی خەڵک خۆش بکە ئەنجام بەرەوەی ڕەفراندۆم سپاس بۆ جەنابەت کاک ئاوات سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەلیمان لەگەڵە لە کفرەوە فەرموو کاک عەلی کاک عەلی فەرموو باشی بەڕێزم حاڵ باشە سپاس دەکەم کاک عەلی گیان فەرموو بەڕێزی دەستخۆشیەم تەوەرەدان لێ دەکەم بەڕاستی زۆر سپاس دەکەم جوانە بەڕاستی هەرێمی کوردستان بە خەیرانی زۆرات لێبەریەوە ئێستاش لە قەیرانە قەیرانی یاوی قەیرانی کەم کارەبایی قەیرانی نازانکی زۆر قەیران هەیە لە هەرێمی کوردستانە قەیرانی ڕێفراندۆمیش بێدەسەری سەربەخۆیش بێدەسەری ملتی کورد هەر بە سەبرە هەر تەحمل لەگا بەڵام هیوادارم نەمێنێ ئەمە کۆتایی بێ کۆتایی دانیشتان ڕێکەوە لەگەڵێکە ئەم ئاغا و تو ئاغا کێ جێگەڵان بۆ داخە کەس دای ناخە ئەبێ کۆتایەکەی هەر دانیشتن بێ ئەبێ کۆتایەکەی هەر گفتوگۆ بێ ئەبێ ڕێکەوە لەگەڵی ژوریان ڕێک ناکەفی کاک عەلی ئەنجامدانی ئەم ڕێفراندۆمە ئێستا قەیرانی زیاتر دروست ناکا بە وڵاتیان بەڕێوەی بۆ هەرێمی کوردستان هیوادارم ڕێکەون لەگەڵ یەکە تۆزمە بن بە یەکەوە ئەوی هیچ راکوچێک لە هەرێمی کوردستانە ڕوو نەدات قەیرانەکانیش شێواش برێنەوە ئینشاءالله نەمێنێ چێ هاوڵاتیان خاستکەن ئێستا گەورەترین قەیرانی ئەم هەرێمە چێ هاوڵاتیانە هیوادارم دانیشتن بکەن بە یەکەوە ڕێکەون بە یەکەوە ئەو کاتێک کە نەوت بە هەرزان دەیان فرۆشت و ئێستا دووقات و سێقاتە هەر لە سەروادی خۆشاکەوتیان نەوت بەرزێتەوە ئێمە موسەخۆران موسەکانیان چاک دەکەین ئیکۆ هیچ نەبێ لەسەر وعدەکەی خۆیان بن گیانیش ئاوا ناچێتە سەر یعنی ساڵێ 2 ساڵ 3 ساڵ تر ئینشاءالله ئەوشی ناحەقە خۆی گەورە ناحەقی قبوڵ ناکەن ئەوە سەرگشتی ئەوەتانێ بەڵێ سپاس بۆ کاک عەلی لەگەڵمانە بوو کاک عەلی گیان سپاس بۆ پەیوەندیەکەت کێمان لەگەڵا باوکی یوسفمان لەگەڵا فەرموو باوکی یوسف ئەلۆ سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام ڕەحمەتوڵڵا باوکی یوسف
بنزت الريفراندوم قيران زياد دكات يعني زياد ناكا بلا زياد دكاتن بلا كزياد دكاتن بس دوتيني فقير كيدا قلتوا له فقير زياد دكاتن يعني هم مسؤولين بهم حزب كانوا يعني بابلين قيران حزب مسؤولين من دالا مسؤول كان حزب كان دقريتوا يا نقريتوا يعني بيان قيران كبزلو إينا يوكو إيسا كواراتبنيا عونيا كهربانيا جامية يعني او بشارع عملنا تذكر يعني بوتي قيران بس فقيري بقرتوا يعني ستاتي مسؤولين نقرتوا ستات او انا هم قيراني انا قرتوا قيراني پێدوایە زمینە سازی کرابێ بۆی کە جارێکی دیکە قەیران ڕوونەداد لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم چکە هەڵوێستی وڵاتانی دراوسێمان بینی هەڵوێستی وڵاتانی باڵێن کۆمەلگەی نێودەوڵەتیمان بینی کە زۆربەی زۆریان یان بڵێن هەر هەمویان کە باز لەوە دەکەن لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆمدا نین. پێ وایە ئەنجامدانی ڕیفراندۆم لەم کاتی ئێستادا قەیرانی زیاتر دروست ناکات بۆ هەرێمی کوردستان خەڵکی زیاتر ناخاتە ناڕەحەتیەوە. ڕاستەکەی قەیران دروست دەکاتن بەس الو قيران درستك بس او قيران ابو بس اما بقرتوا باقيناك ترجع حدود قبادك الى حدود قبادك تنحناك با عردو با اشوان لبنان ريتن بلا اما تيريس بخومان يعني باش كاع علي يعني خومان دادين كان يعني لبو هموش دكات الو برباك يوسف بردام يعني لبوتي يعني بارينيا بتواني قلمي هذه سانة او خلقي دابينك بوتي دابينك ماذا مثلا يصير بخوينا وريفراندوم اذا كانوا هم مشتغلين طبعا تقدر في كاتن يعني او خلقي دابينك بلا سپاس باباك يوسف سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەلیمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک عەلی. الو فەرموو کاک عەلی. الو کاک عەلی گیان گوێبیستی دەنگی جەنابتن فەرموو. سپاس دەکەم. کاک عەلی. الو کاک عەلی گیان فەرموو گوێبیستی دەنگی جەنابتن فەرموو. تۆنی باشی؟ سپاس دەکەم کاک عەلی. بەنجۆم ڕێفراندۆم يشتاق ريفراندوم يكذا وصار خليجي أرزاق دانا وخليجية ويا براسي مالية الدكتور يعني حيب الشريش اللي حمود إثبات براسي برامبر بارتي كبيدان خلكي كبيدان غسل دون تسدك وولينا ركنا خلكي يسد سسبندار ناري يبدا من دارك كذا هاي مستريك ذاك يعني براسي لأخوي تعرف السير شو رايح وعزان والله تعرف شتاني حمود أحسن هذا يعني تقولي ولا تاكلوا كان ترشي براسي بس يا ولد كان جار لا يبغى جار كذا الطعام ده لا طبعا لا احنا في ساعه جار والله كاغالي براسي وحتى هذا بستان كورة حاليا ثانية وكيسانية والله حواء وكيسان تسجل يعني خلشان أنا سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس کاگالی ڕازگۆمان لەگەڵ ڕانیەوە فەرموو کاک ڕازگۆ کاک ڕازگۆ فەرموو تەنها بەناوی خودای گەورە و میهرەبان من نە کۆمەڵم نە گۆڕان نمونەن لە ناو حیزبەکان کۆمەڵ لە ناو ئیسلامیەکان گۆڕان لە ناو عیلمانیەکان بۆ ڕیفراندۆم من وەکو خۆم 100 جار نەخێر بۆ ڕیفراندۆم چونکە تووشی 21 قەیران بووین تەنها 2 قەیران ماوە ئەویشێکیان ئاوە و ئەویکیان ئاردە و ئەویکیان دوێنیان ئاوە. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. سپاس بۆ کاک ڕازگۆ لە ڕانیەوە لەگەڵمانە بووی. بەڕێزان سەرنجتان بۆ کۆمنتان ڕادێکێشم کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆمان نووسراوە بەم پەیوەندی وەربگرین نەمێنێتەوە لەسەر هێڵ. کاک سامان فەرموو کاک سامان. کاک سامان سەمەد کاک سەمەد باشی بەڕێزم سپاس دەکەم زۆر باشم من دەستخۆشی بەرنامەی دەکەم زۆر سپاس دەکەم
بەڕاستی ڕیفراندۆم شتێکە ینی میلەتی کورد پێویستە بەڵام لەو قەیرانە نا کە ئێستا ئێمە هەرگیز نابێ ینی بچین بۆ سنوورەکانی دەنگدان ڕیفراندۆم دەوە بکەین بەڕاستی لەو قەیرانەدا ینی نازانم خەڵکی کوردستان تێناگە کە لەو قەیرانەدا ڕیفراندۆمی چ دەکرێت یعنی چۆن دەتوانین ئێمە لەو قەیرانەدا داوای ڕیفراندۆم بکەین تۆ دارێت تۆی کۆمەڵی کێشە دێ ئەوجا هەر چوار دەورەمان ئێمە دوژمنە چۆن دەتوانین ڕیفراندۆم بکەین تۆ دەبێت هەموو وڵاتان ڕازی بکەیت جگە لەوە دەبێت لەوەی وڵاتان ڕازی بکەین قەیران نمێنێ وڵاتێکی خۆش دەبێت ئێمە وڵاتێکە معاشێکمان دەرێتی بە چۆش جارێ یعنی هیچ ئەمنیەتێکمان نیە لە وڵاتدا چۆن بتوانین ڕیفراندۆم ئەنجام بدەین داوا لە خەڵکی کوورد دەکەم داوا لە خەڵکی کوورد دەکەم سازی کرا بۆی کە ڕیفراندۆمان ئەنجامدا قەیرانی زیاتر بۆ گەلی کورد بۆ بێگومان بەڵێ بێگومان تۆ ئەوەی تۆ قەیران لە هەر سوار لاوە بۆ نمونە ئێستا سنوورەکانمان نێدا بەخرێن فەرموو ئێسامە چ بەرهەمێکی ناوخۆمان هەیە کە کورد بتوانێت بۆ خۆی پێبژێنێ هیچ بەرهەمێکمان نیە لە ناوخۆماندا هەموو شتێکمان لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم قەیرانی تر دروست دەبێت نەخێر بن قەیرانیشکە زۆر دروست دەبێت بەڵێ قەیران بروست دەبێت تۆ کارە شێشی بەسیط سەرەتایی کە کارەبا و موچەیە نەیتوانێت تا ئێستا حکومەت بۆمان دابین بکە کەواتە وەرە قەیرانی خۆراک دروست دەبێت چی بەسەر دێ قەیرانی کە دروست دەبێت موچە هەر نامێنێ ئەو کاتی دەستخۆشتان لێ دەکەم دووبارە زۆر سوپاس بۆ بەرنامەیەکی واشەکەونتان بۆ دەخوازم زۆر سوپاس دەکەم کاکتەمە سوپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت کێمان لەگەڵا بەڵێ فەرموو باوکی مامان لەگەڵا پێم وابێ دەنگی برادەرانی کۆنتڕۆڵ بە باشی ناگاتە من فەرموو عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا براش بارەکەم دەسەوتەوەرە دەستخۆشی دەیەکەم زۆر سوپاس دەکەم باسی دەوڵەتی کوردی و ئەو شتانەمە گشتی خەڵەتان و گشتی مزایدەی سیاسیە بۆچی مزایدەی سیاسیەکە جەنابێت ئەگەر دەی ماڵێ بکەیتەوە بنەماکەی ئەگەر بە پتە و بە جوانی دانەنێ و بخانوە بخێ بەسەردا ئەمانە دەوڵەتێکدا ئەلێن ئەساسەکەی بەفلە هەتا ماوەیە تیشکی خۆرێکرەی بە ئەچێت و ئەڕخێ بەسا هەموو کووردا هەموومان بە قوران ئەچین بۆ 75 بۆ 75 هێزمانە بوو بۆ 750 سەرجارمانە بوو بۆ پارەی باشمانە بوو ئەوە کاتە بۆ ڕایەنەگەیان ئەگەر ڕاستیان کردایە بەس ئێستاش بۆ ئەوەیە لەبە خاتی کورتەکە بمێنێتەوە لەبەر کورتەکە بمێنێتەوە باشە باوکی دوایە لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم قەیرانی زیاتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست نابێت بۆ توی هاوڵاتی دروست نابێت قەیرانی زیاتر بەرەوەڵە کاکە ئێستا حکومەتی هەرێم ئەتوانێت 2 سەعات کارەبا مەزبوطی میشکات وڵایەوە لەسەر ڕۆژی خۆم ئەیکەم لەسەر گیانی خۆم ئەیکەم ئەگەر توانیان یەک ڕۆژ بە کاملی کارەبا بۆ هەرێمی کوردستان دابی ناکرد وڵای خوێنم حەڵالیان بێ و خۆم ئیمزاکەیان بۆکەم بۆ سەرۆکی هەرێم و بۆ ڕێفرادۆم بۆ باوکیمان پێ دوایە کە بتوانن کارەبا بۆ هەرێمی کوردستان دابین بکەن ئەی بۆ نایکەن نایکەن کاکە نایکەن بەسەحای هەمیان ببن بە کۆیلۆ هەمیان وەکو کۆیلەکانی خوارد بەدەستیان بەڵێ حەچێک بڵم بەڵێ بەسەرچاو نەخێر وەرە بەشە دەوڵەتەکەی خۆم بزۆم بە جەناب و بە 250 دەتەبع کە 250 لە گیرفانی منانیە وەرە پێ دەفرۆشم بە 250 نیەتم هەیە بەشە دەوڵەتیەکەی خۆم بۆ تۆ بە 250 دەوڵەتی کوردی چی و شەش بەزایەکی نەجوان خەڵکە خەڵکێن ئەمە گشتی قەیران لەگە خەیران ئەوە عێراق بەتەمایە ئەڵێک دەوڵەت بگێنن پارەکە سەحبەکەمەوە ئەنجاراوە عێراق ئاسمانمان لێگرێ ئێران ئاومان لێ ئەبێتەوە چونکە کاکێکا ئەیکا بە قوبلەتێکی پشتی تر ئەیکا بە قوبلەتی ئەگەر هەولێرەکە پێڵن پایتەخت هەرێمی کوردستان ئەگەر نەبە بە قوبلەت باشە باوکیمان پێ دوایە زەمینە سازی کراوە بۆ ئەم شتانەی بۆم هەڕەشانی کە جەنابەت باست کرد کە لەسەر کوردستان هەیە پێ دوایە زەمینە عەفو بوودا دووبارەی کەرەوە کاکیمان پێ دوایە زەمینە سازی کراوە بۆم هەڕەشانی کە باست کرد هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان هەیە عێراقە تورکیایە ئێرانە پێ دوایە زەمینە سازی کراوە بۆی کە ئاویان لێگرتینەوە سنووریان لێداخستین قەیران دروست نەبێت کاکە جام زەمینە سازی بە پرسێکی باش و ڕازۆ بێ ئەمانە 22 ساڵە وەکو سول و کولە خێرمانە بژن کاکە گیان 22 ساڵە ڕاست ناکەن لەگەڵمانە ئەگەر ڕاستیان بکردایە ڕاستیان بکردایە کاکە وەرە دەستا 95 هێنە باوەڕ و قەناعەتی بە ڕێکخراوە کرێ بەغێری کۆیلەکانی بەدەستی خۆیان نەبێ ئامرەکانی بەدەستی خۆیان نەبێ یەک لە ساعت 5 دەنگایە
بەڵێ سوپاس باوەکیمان هەیە بۆ بەنامەکەتان دەستخۆشیدا دەگەم هیوادارم خەڵکی کوردستان بە چاودنێکی کراوەوە بیر لەم بینەکەن لە خۆ قەرار نێن با خۆمان خۆ بەدوەتی خۆمان خۆ ڕێگەینەوە خۆمانە. بەڵێ سوپاس باوەکیمان سوپاس بۆ پەیوەندەکەت باوەکیمان. بەڵێ بەڕێزان هەندێک لە کۆمنتانە دەخوێنینەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی بۆمان نووسراوە با ئاشینە لای پێم وایە پەیوەندیەک هەیە فەرموو. بەڵێ ئەم کاتیان بەش بەڕێزم باشتر بۆ جەنابەت. زۆر سپاس سپاس بۆ تەوەرەکە هەڵبژاردنی تەوەرەکەت. ئەمە بەرئەنجامی ئەم ناڕەزایەتانەی هاوڵاتیان بەرامبەر بە ڕێفراندۆم یان کێشەکان زیادکە ئەمە بەرئەنجامی سیاسەتی چۆتی برادرانی دەسەڵاتدارانی هەرێم کە پێک هاتوون لە برادرانی یەکێتی و پارتی و حیسابەکانی تر بە پێ ڕێژە دیاری کراوە. ئەم ناڕازایەتێ کە بەرامبەر بە ڕێفراندۆم هەیە داوا و برادرانە دەکەم کە ناڕازایەتێ پێی ناکەمە ئازارێکە لە نێشی جەستەی هەمومانە هەیە کە ئەم دەسەڵاتدارانە بەرامبەر بە تاکی کوردی نەحەقیەتی زۆریان کردووە. ئەمە قەزێکی کوردیە، ئەمە قەزێکی حیزب و پارتی بولانێکی سیاسی نییە. ئەمە ئەگەر سەری هەڕەشانە بکەن کە ئێران ئامان لێ دەکرێت و یان تورکیا خواردنمان لێ دەگرێت ئەمە دەمێکە لێمان دەکریان بەغداد بوجەنانە لە پەردا 5 ساڵە بوجە نامێرێت. لەبەرە ئەمە لە مێژووە ڕاهاتین لەگەڵ ئەندەر و دراوسیانەکە پێویستە کورد دەوڵەتێکی هەبێ پێویستە بۆی جارێکی تر ئەم وڵاتانی دەرودراسە ئەنسانمان بەسەرێنەوە کیمیابارانمان بەرامبەر نەکرا جینۆسایدمان نەکرێتەوە. پێویستە کورد بریاری خۆی باز لە دەوڵەتداگەی مەبانگشتی باز لە ڕیفراندۆم دەکەین دەڵێن ئەگەر ڕیفراندۆم ئەنجام بدرێت ئایا زمینە سازکراوە بۆی کە کاتی ڕیفراندۆمت ئەنجامدا قەیرانی زیاتر دروست نەبێت بۆ خەڵکی یاریمی کوردستان؟ ببوور وڵی زۆر واضح نەبوو پرسیارەکە لەلایەن دووبارێکیتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت کاک ڕەمەزانمان لەگەڵە لە شیلازیە. فەرموو کاک ڕەمەزان. باشی بەڕێزم. ئەلو باش بیان. زۆر سپاس دەکەم. باشی برا. زۆر سپاس کاک ڕەمەزان. گیان خەبارەت بۆ ئایا ڕێفراندۆم قەیرانەکان زیاد دەکات یا ناکردنم پێم وایە ئەگەر لایەنێ سیاسی لە هەرێما کوردستانە بگەنە حەڵێک پەرلەمان قەرار بکرێتەوە و لایەنێ سیاسی بگەن ئینشاءالله ئەگەر خۆ قەیرانەکان زیادی بکێتە ئەو کاتە لە مانگێکە 2 مانگ 3 مانگ زەرتر زیاد ناکەتەوە. ئێجا من پێم وایە ئەگەر حکوومەت هەرێما کوردستانە گەل لایەنێ سیاسی و هەمی بگەنێ نۆماڵە کوردی چارەسەر بکات ئینشاءالله قەیرانەکان زیاد ناکەتەوە قوربان. باشە زمینە ساز کراوە زمینە خۆش کراوە بۆ ئەوەی کە پلاندانراوە بۆ ئەوەی کە کاتی ئەنجام ڕیفراندۆمان ئەنجامدا هیچ قەیرانێکی تر ڕوو لە هەرێمی کوردستان نەکات. یان زمینە سازی ئەو کاتە لایەنەکان دەتوانن لە زمینە سازی چارەسەر بکەن. ئەو کاتە وەختی لایەنەکانی سیاسی هەرێما کوردستانە گەرنە حەولەی ئەو کاتە بشین چارەسەری هەرێما کوردستانێکن و چاوی خۆ بتنە خەڵکی هەرێما کوردستانی بژێویە خەڵکی و پەرلەمان قەرار بکرێتەوە ئینشاءالله چارەسەری دەبوو ئەو حەلە هەبیتەوە. بەڵێ بەڵێ سپاس بۆ تۆ کاک ڕەمەزان سپاس بۆ پەیوەندیەکەت. مام شەریفمان لەگەڵە لە سلێمانیەوە. فەرموو مام شەریف. ئەردووچام ئەو کاتە باش هەموو کاتێکت مام شەریف. کاکە گیان گیان ئێمە لە ئایلولەوە هەتاوەکو پێشمەرگەی هەتا پێشمەرگەکانی ئێساوە بەڵێ ئاگامان لە هەموو شتێک هەیە لە ئایلولەشەوە دیسان هەر هەموویان بوون بە مقاول و لە ئێستاشەوە دیسان هەموو بوون بە مقاول و مالی خەشان هەموو کاول کرد و دزی و خواردیان ئێستا دەیانەوێت بە ڕیفراندۆمەکەیانەوە پارەی هەموو کوردستانیان کۆ کردەوە. یعنی پێ دوایە ئەمە بۆ بەردەبەشکردنی شکستەکانی خۆیانە تەسمیری عێراقمان بکەنەوە بەخۆشیان لێدەن وەک بەندەری بازان هەرێم بۆ خەڵی وەکو زارانی ترش. بەڵێ تێگەیشتی لە ملکاکە مام شەریف پێ دوایە ئەمە ئەم ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ پەردەبەشکردنی شکستەکانی خۆیانە. کاکە جان بەڵێ کاکە جان ئێمە حکومەت نین. بەڵێ ئەدی ئێمە وەکو دەوڵەت نین لاسایی دەوڵەتمان ئێستا ئەمە دەوڵەتین حساب کە دەوڵەتین چ حکومەت لەناو ئێمەدا هەیە. بەڵێ کوا فەرەمان کوا مافی ئینسان کوا مافی ژنان کار ما مسلمین ناوان کەرچیان هەموو لە برسان خوشکاکە
بەڵێ داوانێ دەکەن با واز لەو کوردستانە بین واز لەو خەڵکە بینن پاش 4 ڕۆژ کە بۆ خۆ دەبین چۆن هەردێن بۆ خارج دەڕۆن و هەموو بێلان هەیە و هەموو خواردنیان هەیە پارەی 1000 سال لە بۆ خۆیان دیاری کردیان ئێمە دەکەینەوە بەر بۆ سارە ڕەشەکەی وەکوەتی عێراقی بۆ کوجاران. باڵێ مام شەریفیان سوپاس بۆ پەیوەندیەکەت، سوپاس بۆ جەنابەت، زۆر سوپاس دەکەم. کاک حەکیمان لەگەڵ لە پێنجێنەوە فەرموو کاک حەکیم. سڵاو لە بەڕێستان دەستخۆشیتان. سڵاو لە ئێوە، زۆر سوپاس کاک حەکیمیان. بەخوا برای بەڕێزم هەر لە دێر زەمان و هەتا ڕۆژداری ئەمڕۆ هەر پەیامێک بنەماڵەی بارزانی و پارتی کاک حەکیم تکایە بەبێ ناوێنانی کەس کاک حەکیم فرۆشتنی کوردستان بووە کاک حەکیم خیانەت دەکرا خیانەت بەسەر کاک حەکیم کاک حەکیم لەبەرەوە خەڵک دەبێ هەر کەسە لە ئاستی خۆیەوە وشیار بێت ئاقەو بێت تێگەشتوو بێت بە حەقەت دەبێت وازم هەموو ڕاکەڕاک و ئەولاولا بێن و دەن نەدەن بەسەر خۆی کوردستان چونکە ئەزانم قەیرانەکان زیاد دەکەن جا بەڕاستی ئێستا پەرلەمان کاران نەکراوەتەوە حتا دەگاتە ئاشتاوایی نێوان پارتی و گۆڕان و کۆمە و هەندێک کەتابی کە دەبێت ئەم پرۆسەیە بەرەو سەرکەوتن بەرن ئەمانە خۆی بۆ خۆی پرۆسەکە بەرەو سەرکەوتن دەبات بەڵام هیچ کام لەمانە نەکراوە جا بەڕاستی خەڵک دەبێت تێروتۆ بێت نەک برسی بێت کاک حەکیم ئێستا پێت وایە زەمینەسازی نەکراوە بۆی کە قەیرانی تر ڕوو نەدات بەڵێ بەڵێ کاک حەکیم پێت وایە زەمینەسازی نەکراوە بۆی کە قەیرانی تر ڕوو نەدات ڕوو لە خەڵکی ڕێمی کوردستان نەکات نەخێ هەردی جەنابتم کە هیچ زەمینەسازێک نەکراوە یا هەر وەکو بەگەڕێتم وەک هەر لە کاراکردنەوەی پەرلەمان و هەتا بگرە ئاشتاوایی نێوان لایەنەکان جا بەڕاستی خەڵک دەبێت تێرەتۆ بێ و خەڵک خۆ دەزانی لە ئێستا برسیە خەڵک ئێستاکانە چۆڵی خەریکی غەزمکردنی گەنم و هەندێک خواردن و ئەوانەیە کە خۆیان بۆ گرانی داناوە فەردەیە برنجی فیەداری بۆ بە 30,000 پاشان دەبێت ئەم لایەنەکان ڕێککەون بەڕاستی ئەگەر بە جدی نێتی جدیدیان هەیە بۆ سەربەخۆی کوردستان ئەبێ لایەنەکان ڕێککەون بارزانی خەنە دەرەوەی ئەم کۆسەگیری بەڵێ سپاس بۆ کاک حەکیم سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حەکیم سپاس دەکەین زۆر سپاس کاک حەکیمگیان کاک محەممەدمان لەگەڵ لە هەولێرەوە کاک محەممەدیان فەرموو زۆر سپاس کاک حەکیم کاک محەممەد ببوورە زۆر سپاس دەکەم هەموو کەسێک لەگەڵ ریفراندۆمە بەڵێ بەس پێت وایە کاک محەممەد ئەو ریفراندۆمە زەمینە سازی بۆ کراوە کە قەیرانی تر ڕوو نەدات قەیرانی تر ڕوو لە توی هاوڵاتی لە منێکی هاوڵاتی نەکات کاک ئێمە سەرۆکتی ناسەرعی چۆن دەتوانێت ریفراندۆم بکە خۆی کشفایان بووە ئەو سەرۆکە کشفایان بووە یعنی ئێستا دەرێ ئەوڵا هەڵبژاردن دەکەی هەڵبژاردن ناکەوە پاسەندی کەسکە هەردەوەی کە بچێتە ریفراندۆم دوای هەڵبژاردن ناکات یعنی خەڵک دەزانێت لە جۆیەکانیوە ریاستەکان هەموو وەتی مامەستا عەلی باقی ڕاندۆ بووایە ئەوها درۆزن نەبووایە ئەوها تووکوسەری نەبووایە هەردووی مامەستا عەلی باقی بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە بی سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت کاک پێشەنگمان لەگەڵا لە هەولێرەوە فەرم کاک پێشەنگ ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم دەستخۆشی تەوەرەکەت لێ یەکەم کاک پێشەنگ لە پێنجێنەوە بەڵێ کاک پێشەنگ زۆر سپاس خۆی ئەم پرۆسەیە پرۆسەیەکی نیشتیمانی و نەتەوەییە و لە هەمان کاتیشدا کێشە و مەشاکیلە نێوخۆیەکان بەڕاستی ئەمە ململانەیەکی سیاسی و بەرژەوەندی حزبیە و ئێستا گۆڕانکارێکی نێودەوڵەتی ئیقلیمی هاتوۆتە ئاراوە و شەڕی داعش کە گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی عالەمی بووە بە زۆر هێنایان سەپانیان بەسەر کووردا و کوردیش توانی لەو ململانە گەورەیە سەرکەوتن بەدەست بێنێ و ئێستا حکومەتی شیعە لە ناوچەکەیە پەرەی سەندووە و دەسەڵاتی رووسیا لە دوای 40 ساڵ گەڕاوەتەوە ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر بۆیە ئێستا چاوەڕوان دەکرێت کە دیموگرافیا و یاخود نەخشەی جیهانی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای کۆتایی پێنانی سایکس بیکۆ گۆڕانکاری بەسەردا بێت ئێمە بە هەوڵ بدەین ناکۆچیە لاوەچیە سیاسی ناوخۆیەکانی خۆمان وەلا بنین هەوڵ بدەین بەرژەوەندی کاک پێشەنگ پێ دوایە ناکۆچیە سیاسیەکانمان وەلا نابێت شخصی و حیزبیەکانەوە بێت چونکە ئەگەر بێت و ئەگەر
کاک پێشنگ پێ دوایە ململانەکانمان وەلا ناوە بۆ ئەم دەستکەوتە گەورانە بۆم پێشهاتانی کاتونەتە پێشمان بەڵێ ئەگە دووارێکێکەوە پێ دوایە کورد خۆی ئامادە کردویان زەمینە ساسی بۆ ئەم پێشهاتانە کردووە کە هاتۆتە بەردەمیان ململانێمان وەلا ناوە بۆمانە پەیوەندی خۆ ئامادەکردن و خۆ ئامادە نەکردن واقعەت هاتوۆتە ئاراوە ئەو واقعە نێودەوڵەتیە ئەو واقعە نێودەوڵەتیە جیهانی کە هاتوۆتە ئاراوە کورد بێت و لە دەستی بدات جارێکی بەدەستی نایەنێتەوە هەر بۆیە پێویستی ئێمە ناکۆکیە سیاسیەکانمان ناکۆکیە سیاسیەکانمان بەڕاستی بەرژەوەندێکشتی نیشتمانیەکانمان نەکەینە قوربانی ناکۆکیە سیاسیەکانمان وە لە هەمان کاتیشدا دڵنیابن ئێمە مەوزوعەکە دژایەتی دەسەڵات و دژایەتی نێوخۆیی خۆمان نییە ئێمە ڕیفراندۆم پەیوەندی بە چارەنووسی میلەتە بێ کە 100 ساڵ لە پێناوی تێدەکۆشێ ئایا تۆ لەگەڵ حکوومەتێکی دیکتاتۆری تۆتالیتاری دەمێنیتەوە یا ئەوەتە دەمێنیتەوە یا ئەوەتە جیا دەبیتەوە ئێمە دژایەتی پارتی یەکێتی گۆران ئەمە نییە ئێمە دەسەڵاتی پارتی هەر کاتێک هاتە سەر سیستەمی سیاسی ئەم وڵاتە کە تۆ بتوێ گۆڕانکاری لەسەر بێنی سودۆخکاری زەنگدانی پەرلەمان باشترین چارەسەرە بۆ ئەوەی کاوڵ ببێت کۆدەنگێ بکەی یا پارتی پێقوبوڵ نیە لەگەڵ پارتیان نەبی کۆمەڵت پێقوبوڵ نیە لەگەڵ کۆمەڵ ئەمە باشترین ڕێگەیە نەک ئێستا کە دەرفەتێکی گونجاو بۆ میلەتی کورد هاتۆتە پێشەوە ئێمە بەدەستی خۆمان لەباری بین و جارێکی کە ئەو دەرفەتی دەستکەوتە دەستی میلەتی کورد ناکرێتەوە کاک پێشنگ بەڵێ سپاس بۆ جەناب سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ناسیحمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرمو کاک ناسیح سلام علیکم علیکم السلام ورحمة الله ماشی بە قوربان زۆر سپاس دەکەم سەرتەوەرەکەتانەوە بەڵێ ئەمە ڕزاندووەمەوە چ ئەم شتانە هیچ ئاسڵ و ئاساس نییە تەنها بۆ هەلێت پارە وەلادانترە خەڵک برسیەکەن خەڵک نییەکەن خەڵک بریدارەکەن خەڵک لەناوەبەن خەڵک ناقوژن خەڵک بێزارەکەن ئەینا هیچی تری بەدەستەوە نییە باشە کاک ناسیح پێ دوایە کە کوردستان یان دەسەڵاتی کوردی زەمینە سازی بۆ ئەوە کردبێت کە کاتێک ریفراندۆمی ئەنجامدا قەیرانی زیاتر بۆ کورد دروست نەبێەوە تا ئەبینی وڵاتانی دراوسەی هاڕەشە لە ناوچەکە و لە کورد دەکەن کە کاتێک تۆ ریفراندۆمەدا ئەنجامدا ئێمە لەگەڵ با بڵین لەگەڵ ریفراندۆم دانین ئایا کاتێک کە مەسەڵەن سنوورمان لێدا بخەنیان ئاما لێ بگرنەوە کورد تایسە زەمینە سازی بۆ ئەمە کردووە بۆی کە ڕوویدا و قەیرانی زیاتر ڕوون نەدات ناخێ هیچ زەمینە سازیەک نییە بۆ وەسا هیچ زەمینە سازێکی بۆ ناکرێ و نێشیان کرد و نەیەکرد تامە قەینامە تەمەنێکی گەنجوانەکە تۆ لە ڕیسیەکان بپرسە ئەوانەی کەوا خبریانی ئەوانەی کەوا دنیایەندی ئەوانەی کە لە حەفتاکانە لەگەڵەمانیان شۆڕشیان کردووە بریندار بوونە پرسیان بووە دەربەدەر بوونە یعنی ئەم شتە بەڕاست نازان هیچ کەسی ئەم شتە بەڕاست نازان و هیچ ئەمە هیچ زەمینە سازێکی بۆ نەکراوە هیچ شتێک نییە تەنها هەر بەردەپۆشتنی کۆمەڵێکتر و پارەوەلادانە و دەربەدەری خەڵکە و برسێتیە توێتیە کارەبا ئاو نەوت مەعاش هیچ شتێک نییە زەمینە سازیشی بۆ ئەمەکراوە بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک ناسیح سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ناسیح کێمان لەگەڵا گەشتبینمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو ئێوارەتان باش باشتر بۆ بەڕێزت هەر شتێک ئەم هەرمە بکرێ هەر پێنج حیزبەکە بەبێت داوازی پەنجەم بڵاو دەکەم ناچم بۆ کەسیان لەبەرەوە تێر بووین لە هەڵبژاردن هیچیان بە هیچ نەکرد کاکە فەرموو مەسەلە بەفراندۆم ئێستا چ حیزبێک هاتە سەر خەت لەو پێنج حیزبە بڵێ هەتا قوتی خەڵک چاک نەکرێ لە هیچ مەوزوعێک ناینە پێشەوە ئەمیان لێ بێ پەرلەمان کارا بکرێتەوە ئەیان لێ بێ کارا نەکرێتەوە ئەمیان لێ بەفراندۆم لە پێشە هەموو بۆ گیرفانی خۆیەتی لەبەرەوەدا لە خەڵکداری هیچ چالاکێکی ئەم پێنج حیزبە نەکەم پێ دوانیە کاراکردنەوەی پەرلەمان پەیوەندی بە قوت و ژیانی خەڵکەوە هەبێت تاکە مەرجعی هاوڵاتیان پەرلەمان نیە ئەی نەخێت چونکە ئەو کاتەش پەرلەمان کارا و چەندین یاسای جوان و یاسای قەبەدەر کرا هیچیان لە زەمینەی واقع جێبەجێ نەئەکران پەرلەمان تەنها شتێکی ها کارتۆنی بوو هیچی تر تەنها بڵێن ئێمە پەرلەمانمان هەیە لە وڵاتان ناوبانکی گەورەی دیموکراسیمانە بوو هیچی تر بەڵام لە واقع ئاوەرە یاسا ڕۆژنامەگەری لە کوردستانە چەند جوانە چەند شتی جوانی تیا کووە چی جێبەجێ کرد چ ڕۆژێک ڕۆژنامە نووسێت وڵانی بەدەستیان حیزبانەوە پەیوەندی ئەمە پەیوەندی بە دەسەڵاتی جێبەجەکارەوە نییە کە لەژێر ڕکێفی حیزبدا ئێمە کەژمی خان
ڕاستە بەڵام جەنابتان ئێوەش هەرتێن حیزبەکە هەمووتان لە حکوومەت بەشدارن ئەندام پەرلەمانەکانتان ئەخۆن کەستان قسە ناکە کاکە وەرنەدەرە و با خەڵک بزانن ئێوە ڕاستمان دەکەم خەڵکە بەتایبەتی ئێوە و یەکسووک و گۆڕان. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت گەژمی خان، سپاس بۆ جەنابەت. کاک شوانەمان لەگەڵە لە 3 ساعتەوە فەرم کاک شوان. کاک شوان گیان براکەم فەرم کاک شوان. دەست خۆش بێ. بەڵێ. ئەلو سەلام عەلەیکم کاکە برا باشی؟ عەلەیکم ئەسسەلام و ڕەحمەتوڵڵا کاک شوان فەرموو. باسی براکەم. باشی جەنابەت زۆر سپاس. کاک شوان. قوربانێ کاکە براگە من نازانم بەرنامەم ڕێفراندۆمە خەڵک باسی کام ڕێفراندۆمەکە ئەو ڕێفراندۆمەی تا ئێستا خەڵک لە دێ ڕاکدیاژی لە کارەباییە لە دێ ئاویاژی باسی خەڵک بچێت بۆ ئەو ڕێفراندۆمە بدا کەس نازانێت داهاتی ناوخۆ لەکوێیە داهاتی مرور لەکوێیە داهاتی کە ئاو کارەبا لەکوێیە داهاتی مەرجە نێودەوڵەتیەکان لەکوێیە تا ئیسش کەس نازانێت هەتا ئیسش کەس نازانێت کێ خاوەنی ئەم سەرکەرەنەوتە جراوانی و بۆ کوێچێ و هیچیەیە ئێستا باس لە ڕیفراندۆم دەکرێت. ئایا ئەم ڕیفراندۆمەی کە باسی لێوە دەکرێت بۆتە پرسێکی گرنگ و حیزبەکان بە شێوازێکی گشتی باسی لێوە دەکەن و پرسێکی گرنگیشە لە ڕاستیدا. ئایا کاتێک کە ئەم ڕیفراندۆمە ئەنجام درا پێ دوانیە قەیرانی تر دروست بکات؟ کاک شوان والله بێکەم ئەم ڕێفراندۆمە ئەنجام درات دڵنیا بە بەو خۆمە خەڵکی کوردستان ئاگادارەکەمەوە لەوە دڵنیا بە حالمان لە حالی قەتەر هیچ باشتر نابێت. چۆن قەتەر حەسارێکی کەوتۆتە سەرەوە تورکیا لە فیسەبیلا لەوە خاتر بەرژەوەندی خۆی هاوکاری بۆکە و بە تەیارە خواردنی بۆ نێیە ئەی هەرێمی قورب بەسەر تۆکی هاوکاری دەکا تۆ تورکیاکەوە براگەوری خۆتە زانیت و کە بە براگەوری خۆت داناوە باوکی خۆت داناوە لێوە هەڕەشەو لێکا کە بەیانی سەربەخۆی ڕابگەر ڕێفراندۆ ئەنجام بەی سنوور لێدا ئێرە لێوە هەڕەشەو لێگا سووریا لێوە هەڕەشەو لێگا ئێتر کێ پشتیوانی دەکا وەڵڵای بەس میلەتی داماوە چەوسێتەوە مەزوو بەرزانی ئەم قسەیە کرد وتی میلەت بمرێ لە برسا هەرێکم وەڵڵای برا ڕاستەکە ئەو ئەیکا خۆی سەبرێ لە برسا بنەماڵی نابرێ لە برسا خوڕی ئەوتیا ناچێ تەنها ڕەشوڕوتیایەتە تەنها فەقیر و ئاژارتیایەتێ کاکە خەڵکی سا هەیە وەڵڵا نان نییە بیخوا وەڵڵا خەڵک هەیە پارەی کرێچێ خانۆکرەکەی پێ نییە بیدا ئەڕوا بخوا تەکلیفەکە سوالەکە بۆی پێ خانۆکەی بدا نازانم باسی کام ڕێفراندۆمەکە بورە پەیوەندیتمان لەگەڵایە کاک عەزیز لە گوێرەوە فەرم کاک عەزیز. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك عزيز جان فرمو. بەڕێزم جان ئەم دوو قسان دەکەم. خۆزیا ئێوەش وەکو مالکی بەدرایەتی و بکردان زۆر باشتر بۆ لەوەی کە ئەو بەرنامە ئەوەی لەسەر بکەن لەسەر ڕزگاردنی کەلوو ملەتی کوردە خۆزیا و مالکی ڕوو بەڕوو زۆر باشتر بوو ئەمەش دژی ڕزگاردنەوەی زۆر باشتر لەو بەرنامەی کردێکی زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ کاک عەزیز لە گوێرەوە باشتر پێما بێت زۆر گوێبیستی دەنگی بەباشی نەگەشتە لای من سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەزیز. بەڵێ بەڕێزان سەرشتان بۆ ئەندێ لەو کۆمنتانە ڕاکێشم بەڕاستی پەیوەندیەکان زۆر نامانەوێت لەسەر هێڵ بمێننەوە. عەلی تارینەی دەڵێت پێش ئەوەی ڕیفراندۆم بکرێت دەبێت قەیرانەکان و کێشەکان چارەسەر بکرێن اینجا باز لە ڕیفراندۆم و دەوڵەت بکرێت بەداخەوە قەیرانەکان هەر لە زیاد بوونتان. ئەبوبەکر ڕەشەوی دەڵێت کورد دەرفەتی گەورەتری لەدەست چووە ئەوە تا ئێستاش باسی ڕیفراندۆم دەکات لە ورگی تێری خۆیەوە دەڕوانێت و بارودۆخەکەی من ئەگەر بەرسان لە نەبوونی ڕای ئازاددا تەکید هزار شەق لە دەرفەتی ڕیفراندۆم دەدەم. مەلود محەممەد دەڵێت بینا لەسەر لم دروست ناکرێت. محەممەد بەرزنجی دەڵێت ئەم ڕیفراندۆمەش هەر خەڵک خڵەتاندنە. بەڵێ بەڕێزان ئەچینە ناوبڕێکی کورت و پەیوەندێکی تەلەفۆنی هەیە با بڕێن لەوە پەیوەندیە فەرموو. کاک پۆڵامان لەگەڵە لاو لێرەوە فەرم کاک پۆڵا. فەرم کاک پۆڵا. باشی بەڕێزم زۆر سپاس. باشتر بۆ جەنابەت کاک پۆڵا گیان فەرموو. بۆ هەموو پرۆسەیەک هەنگاوێک پێویستی بە ئامادەکاری و ئامادەسازی و پلانە. بەداخەوە کێشەی ڕیفراندۆم هێستا نییە. سیاسیەکانی کورد کە لە 2003 چوون عێراقی حروبیان بنیادناوە پرسیان بە کەس نەکرد. یعنی وا لە خۆبایی ببوون سەرسۆپی ئاهەنگێکیان دەجێڕا کە داوەت نەکرابوون. پاشان دڵشیان بۆوە نەکرد هەر بەلای کردنیوە لە 2007 کاتێ ماوەی مادەی 140 بەسەرچوو دەبوایە ئەو کاتی بە ئاگا بێنەوە. بڵێ بە دنیا بڵێن کاکەوە مادەی دەستوری تێبەجێ ناکرێت بەڵام بەرژەوەندی حیزبایەتی
ئەمانەی لە بیریان بردبووە بۆ هەموو هەنگاوەکان بەداخەوە من وەکو بێلایەن قسە دەکەم بڕێزن ناوانەی لە دەرەوەی دەسەڵاتن ناوانی لە دەرەوەی دەسەڵاتن هاوڵاتیان ئامادە نەکردووە لە پرۆسەیەکی واگرێ بۆیە دەی بوومانە بەڵێ قەیران زیاد دەکا بەڵام هەرتا کار لە کار نەترازاوە باڕایە سکۆیانە یەک دەنگ بین با یەک هەڵوێت بین من یەک نمونە بۆ دەنا بدێنمەوە کە پێویستی بە پلان و پێشبینی کردن ئایا پێشبینیکردیان هەیە وا داماننا تورکیا ڕێگر نەبوو عێراق ڕێگر نەبوو تاکە ئەگەر وشکە ساڵی بوو سۆڤێت بژوێن کرد وا دەپاڕێەوە گەنمەکە لێ وەرگیرێ گەنمەکە لێ بکڕن وا داماننا وشکە ساڵی بوو کا پلانی ئابووریت وەگاکانت چی تێدایە کەواتە گومان هەیە لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتداران باڵێکی تریش دەڵێم کە لە 2003 دەگەڕێمە ئەوان هەموو عەرەبی عێراقیان سێرە پیرۆزی عێراق کرد یعنی باوەڕ عەرەبەکان عێراقیان لاوە پیرۆز نەبوو دەسەڵاتدارانی کول عێراقیان وا پیرۆز کرد یەک پارچەی خاکی عێراق کوردایەتیشیان لە بیر زۆربەی تاک بە تاکی کورد لە بیر بردووە کە دیتیان دەستیان لە بنی هەمبانەکە دەرچوو دەستیان لە بنی هەمبانە دەرچوو ئێستا دەگەڕێنەوە بە ناوی کوردایەتی کاکە تا کار لە کار دەکرازاوە دان بەهەڵەکانتان بنێن وەرە ڕاستگۆیانە لەگەر میلەت پلانی تۆکمەدانێن بۆ هەموو ئەگەرەکان ئەگەرنا باوەڕت بێ ڕۆژی خۆشیمان دوای ڕیفراندۆم زۆر لە ئێستا ناخۆشتر دەبێت بەڵێ سپاس بۆ کاک پۆڵا لەو لێرەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک پۆڵا کاک ناسیحمان لەگەڵ لە شارە زۆرە فەرموو کاک ناسیح وعلیکم السلام ورحمة الله کاک ناسیح گیان فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سپاس دەکەم کاک ناسیح زۆر زۆر سپاس گونجاوە بەخشن بە هاوڕێکانتان زۆر سپاس دەکەم کاک ناسیح ریفراندۆمی کوردستانە بۆ هاوڕێکانم بڕێز بکەم بەڵێ فەرموو نازانمانە حیزبی گەورە هەیە لە کوردستانە باسی تاگەرگی تۆکە تاگەرگی تۆ چێ دروستی کرد بەس کاک ناسیح بەڵێ بۆ فەتووەزار دروست نەبی چێ ڕووچوو بۆ کاک ناسیح ببوورە ئێمە باز لە ریفراندۆمەکەین کاک ناسیح ئێستا باسێکی گرنگ هەیە لەسەر ریفراندۆم ئەگەر ریفراندۆم لە ئێستادا ئەنجام بدرێت قەیرانی زیاتر بۆ هاوڵاتیان دروست ناکرێت وەکو دەزانین هاوڵاتیان یاریمی کوردستان لە قەیرانێکی زۆردان قەیرانی بێموچە یەکەم ئاویە بێکارەباییە خەیرانی زیاتر دروست نابێت کاتێکەمە کە ئێمە ریفراندۆم ئەنجام دەدەین مناڵێم شەڵا جای ریفراندۆم قەیران دروست بکات کورتیاچون دروست دەبێت کورتیاچون دروست دەبێت یعنی خاکی کوردستان هەڵە گەڕە بەگیرێت ئێستا ئەندا پەرلەمانەکان ئەگەر ئەندا پەرلەمانێک لە سەستێ لە عێراق دوو ئەندا پەرلەمانە نەشونی ئەدوای ئێستا دوو ساڵ بوایە کوردەکان لە پەرلەمانی عێراق پیشەنهاتی ئینجابات ڕۆندنەکرێت ئەما زیاترێتە اینجا کە دواتر ئێستا بەرمیلینەوە بەرەو 150,000 لە پێم ریفراندۆم و دەوڵەتی کوردی نازانم من گەمە ئینسانەتێ نازانم ئەوان پیشەتی چابەتی چونکە ئەوێت ئەگەر کورد لەسەر یەک تەپۆڵکە دەوڵەت دروستە من ئامادەم بەقەی تەپۆڵەکە سینایی برێت لەسەریا زۆر باشە کاک ناسیح ئەگەربانانی تیکە نازانم ئەمانە خەرجی چی پلانێکیان بەدەستۆیە باشە کاک ناسیح ئامادە باشی کراوە بۆ هەڕەشانێکە لەسەر هەرێمی کوردستانە لە کاتی ئەنجامدانی ریفراندۆمە ئامادەباتی چی یعنی هەمومان نەزانین منداڵێکی زیشکە دێرە منداڵێکی حەوساڵان دێرە کە لە سوسی هیچی سەرەتایی دێ ئەزانە کورتیاکێ بەندارەدۆخە ئێستا نازانی خەریجیشین ئەگەر تۆ ئەگەر کەسێک هەبێن یەک تۆ بزانێت کەس بەخێنە 50 کەسی بدەرێ ئەوانە شوێنە بەرزەکانە هەموو دێشی عێراقی بۆی ناگیرێ هەموو تورکیا ناگیرێ خۆیان کە بەرزەکانیان گرتووە فەقیرهۆزان لە بن بەحرەکان لە بن چاڵەکەشان ئەگەر تۆ دەسەنی زێ فەقیرهۆزات یاکێ نازانما کە هیچ پلانێکی ئامادەستەوە نییە ئەو ئەوانەی کە سەر پێکەن بە بەرە وڵاتی بۆ مەصرفی خۆیان و خواردی و حتا ئەوانەی کە سەر پێکەن بۆ دباوەکانن کە لە کردنەوەکانە کە لە وڵاتەکانی بەرەوە ئەیخۆنەوە هەرچیکەن بۆ فەقیرهۆزار چیا بەنیش ئەیتیاناکێ لە وڵاتیەمە نازانما خەریک سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ناسیح سپاس بۆ جەنابەت کاک سامان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو کاک سامان ئەو کاتتان باش باشتر بۆ بەڕێزت کاک سامان براک پەیوەندەکەتانەوە لەسەر قەیران دوای ریفراندۆم بەڵێ ئەو قەیرانە هەر بەردەوامە بێت دوای ریفراندۆم و پێش ریفراندۆم یعنی گرنگی نییە لەسەرەوەی کە تۆ کاک سامان ئەنجامدانی ریفراندۆم قەیرانی زیاتر ناکات بۆ وڵاتیان ئەم قەیرانە پێش ریفراندۆمیش تۆ دوای ریفراندۆمیش پێ هەر ریفراندۆمیش نەکری ئەم قەیرانانە هەر بەردەوامە بێت چکە ئێمە تازە لە معادلەیەکی سیاسیای لەم ناوچەیە ئیلان ئەبێ ئەو باجانە بن کە لێمان وەرەگرن یعنی باجێک ئەدەین وەکو کورد وەکو ئەم میلەتە کە سرۆرەکانمان هەموو ئاگرا
ئەبێ ئەو باشە بین خی گەورە سنووری ئێمەی لەم بازنا پاراسووە هیچ وەکارێک نییە تەنیا مەزڵومی میلەتەکە نەبێ بەڵام لەلایەکی کەسەوە خەتامان هەیە خەتاکەمانەوەیە کە ئێمە بەس خەریکی چۆکڵەلێیانین بۆ ئەم مەسئولانە بەڵام توای ریفراندۆم ئەگەر بی بە ریفراندۆم سنوورت پارێزراوێتان پیادان نەبیت ئەو کاتا توانی کە ئیشکاری خۆت بکەیت و تۆپەتێکی ڕێگوپێت پێکرێن سپاس بۆ پەیوەندیەکەت کاکسەمان سپاس بۆ جەنابەت زۆر سپاس کاک شێرزادمان لەگەڵا لە هەولێرەوە فەرم کاک شێرزاد کاکە ئێوارە باش ئێوارە باش کاک شێرزاد باشی زۆر سپاس دەکەم کاکە گیانەت دەماترسێنی قەیرات چێدی با و مافیری سوئی من بەخۆم لەو عمری خۆم بايدان ما وشك لك الوسكار ما نبو دولتك تماشا بانيا اوستانا ما عندك سلم ما له اداره ما عندك فايدين اداره ما كلها الحال التي هدينا لك الناس فعزاقي خوما زينو بالو خوان بقليدا تغيرا خيرات على بنت فحمو حكمتها شربوا او قدام الفيزان كذا مري اوانياها بلى قولوا له خوما نقو عمو هنا وخراب ودقيريان حتى خندق درينا كان النوا بلى تاكي من كل ما ترسل ما سارق لما دلي والله ممنون قبل مقاطع ودين البخواي بلى ما هي الان طربيلي مدبغي هي طربيلي هي ومسؤولية عمو عالم دولة مربو اتاكيني كده جيرين با اول دارس شاش ما قراوسين ويا وليا بلى بەڵێ کاک شێرزاد سپاس زۆر سپاس دەکەم کاک شێرزاد سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ خۆشەویستان هونەر چاوەڕەش دەڵێت دوو ڕێگە لە بەردەم خەڵکی کوردستانە لە ڕیفراندۆم یان سەرکەوتن یان تیا دەچین وەلید حسێن دەڵێژی زمینەیەک ساز نەکراوە بۆ ئەوەی باسەکرێت تەنها خێڵپڵاویەکە و هیچی تر ئەحمەد عەبدوڵڵا دەڵێت دیارە خاوەنی بیرۆکەی ڕیفراندۆم تووشی ئۆتیزم بووە بۆیە لە دوای سێزادانی هەموو جەماوەر داوای ڕیفراندۆم دەکات ڕێکەوت ڕەشینی دەڵێت زەمینە لەمە باشتر نابێت بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان تاهیر یاسین دەڵێت نەخێر بەڵکو ئەرکی هاوڵاتیان زیاتر قورستر دەکات سازان خدر دەڵێت بەڵێ دووموچەیی بەیەکەوە دەدێت سەردار بێدوهی دەڵێت ڕیفراندۆم هەموو کێشەکان چارەسەر دەکات ئەمانە بەگشتی کۆمنتەکانی هاوڵاتیان ئەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاک محەممەدمان لەگەڵە لە گەرمیارەوە فەرم کاک محەممەد باشتر بۆ بەڕێزت کاک محەممەدیان دەستخۆشی بەڕامەکەتان لێکەوە زۆر سپاس هیوادارم زیاتر پێشکەوەندە گوێبردن لە داواکاری و قەیرانەکانی ئەم خەڵکە زۆر سپاس دەکەین کاک محەممەدیان فەرموو سپاس دەکەم وڵای حەزم کردوە کە ڕاگەی لەم ڕاستەکەی ئەم ڕاگەیان لێ ڕژاندۆمە چ لە کات بەسەربردن هیچ تر نییە باش کاک محەممەد زەمینە سازی بۆ کراوە بۆی کە خێرایی دیکە بەدوای خۆی دانێنێ ڕیفراندۆمە دەوڵەتم بۆ چییە کاتێکم کە دەوڵەتێکمان بۆ دروستەکەم بە ئەفریقا کاک محەممەد زەمینە سازی کراوە بۆ ئەم ڕیفراندۆمە ئێستا کە قەیرانی دیکە بەدوای خۆی دانێنێت دنیا بخير هذيك الزادة كبرى برا ما كان سيري وراء يقولوا إذا رفش ما في خليك كرساني هي كاكا هوارش هذا الراس كذا ما في ما هو نزيل ما في كتلة لا إخوان بدل دنيا بس نرجع ما لفتنا اختلاطنا بين أول برساني كان نافذ دفاع بس ميلا دولة لأن كان ميلا كمان لبرسان مري راسه ميلا لبرسان مري بلا ما هو لبرسان نمر غفر خانة كذا بوجرة تنبول تجارة تنبول تانا ملاطة نامين هذا بۆ هەر هەمویان دەواڵ و مناڵەوە سوتیا و دفاعیانەیە درسەی کام وڵات پێشکەوتی و دفاعە دەگیرفانیانەیە کاک محەممەدیان سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەین باوکی ڕوانمان لەگەڵا کۆتا پەیوەندیە فەرموو پێما بێت پەیوەندەکەی باوکی ڕوان کۆتایی هەت ئەمە ڕە و سەرنجەکانی هاوڵاتیان بەگشتی ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکارانم قوڵ فەرموون تا بەرنامەیەک تر و بەیەگەشتنەوەیکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ